خوێندکاری ژیر ئەو کاتت باش بە خێربێ بوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 145 لاپەڕا 145 بە ڕاهێنانی ئاراستەکرا و دەست پێ دەکەم پرسیاری بۆ هەر دەقێک هاوکێشەیەک بنووسە پرسیاری ژمارە 2 ژمارەیەک هەفتی بۆ زیادکرا بوو بە 20 ژمارەیەک ئەوەتە ژمارەیەک هەفتی بۆ زیادکرا واتە کۆ هەفت بوو بە واتە یەکسانە بە 20 تەواو تەنیا هاوکێشەکەم نووسیە نەنووسرایە شیکاری هاوکێشەکە بکە بەڵام ئەگەر بمەوێ شیکاریکەم شیکاری دەکەم ئایا چ ژمارەک هەفتیشی لۆ زیادکەم ئەو جە دەبیتە 20 دەزانم چ ژمارەکە ئەگەر ئەو هەفتەم هێنا ئەگەر ئەو 20م هێنا ببورن هەفتم لێ دەرکرد واتە ژمارەکە دەبی بکاتە 13 بەڵام نەنووسرا بۆ شیکار بکە تەنیا هاوکێشەکەی بنووسین وابزانم ئەوە تەواو پرسیاری ژمارە 3 ژمارەیەک نۆی لێکەم کرابوو ژمارەیەک نۆی لێکەم کرا بوو بە 75 لە 8 بزانە چەند بە ناڕێکی نووسرایە دەبە ئەوها نووسرابە نۆی لێکەم کرا ئەوە کەم کرا ئەو جە بوو بە ئەو جە حەڤدە نەک تێکەر و ئەوها پێکوە نووسایی نابیت هیچ ناتوانی خوێندکار هیچ کەس ناتوانی ئەو جۆرە دەقانە ئەو جۆرە وشانە بکاتە ژمارە یان گۆڕاو یان کردار چونکە زۆر بە خراپی نووسرایە بە تایبەتی ئەو وانانە دەوی زۆر جارشکە بنووسینەوە هەتا تێیان بگەین ژمارەیەک نۆی لێکەم کرا ئەو جا بوو بە 75 بەسەر 8 ژمارەیەک نۆی لێکەم کرا نۆ ڕۆیشت ئەو جە بوو بە یەکسانە بە 75 بەسەر 8 ئەگەر بمەوێ بزانم ئەو ژمارەیە چییە دەبی ئەو دوو ژمارەیە کۆ بکەمەوە واتە نۆی کۆ بکەمەوە لەگەڵ حەڤدەی واتە ژمارەکەی من دەبی بکاتە ئەگەر نۆی کۆ بکەمەوە لەگەڵ حەڤدەی 9 دەکاتە 16 26 و 5 بەسەر 8 ژمارەکە 26 و 5 بەسەر 8 بەڵام داوا نەکرایە پرسیاری ژمارە 4 5 ئەوەندەی ژمارەی کراسەکان دەکاتە 35 5 ئەوەندەی ژمارەی کراسەکان دەکاتە 35 5 ئەوەندەی ژمارەی کراسەکان دەکاتە 35 واتە چەند کراس بوو دەکاتە 35 دا بەش 5 یەکسانە بە 7 پرسیاری ژمارە 5 ئەنجامی دابەشکردنی 567 بەسەر ژمارەی تاقی کردنەوەکان بریتیە لە 81 ئەنجامی دابەشکردنی 567 بەسەر ژمارەی تاقیکردنەوەکان یەکسانە بە 81 ئەگەر بمەوێت تئی ببینمەوە 567 دا بەشی 81 دەکەم واتە دەبی بکاتە
حەفت، چونکە حەفت جاران یەک دەکا حەفت، حەفت جاران هەشت دەکا 56 واتە ت دەبی بکاتە حەفت، بەڵام داوان نەکرابوو. ئێستا ڕاهێنانی ئازاد بۆ هەر دەقێک هاوکێشەیەک بنووسە. پرسیاری ژمارە 6 چاردە واتە ژمارە چاردە بە 12 زیاترە لە ژمارەیەک. ژمارە چاردە بە 12 زیاترە لە ژمارەیەک. ژمارە چاردە بە 12 واتە ئەگەر ژمارەک هەبوو 12شمان لۆ زیاد کرد ئەو جە دەبیتە چاردە. بە 2 چەشن دەتوانم بینوسم. چاردە یەکسانە بە 12 کۆژمارەکە، یان چاردە ئەگەر 12 لێ بڕوە ئەو جە دەکاتە ژمارەکە. هەردووچی ڕاستە؟ ئایا ئەو ژمارەیە چییە؟ ئەو ژمارەیە ژمارە 2، چونکە چاردە بە 12 لە 2 زۆرترە، بەڵام داوا نەکرابوو. وەکو گوتم پرسیاری ژمارە 7 تێکڕایی نمرەکانی خوێندکارێک 8 فاریزە 9 لە 10 نمرە دابەزی بوو بە 74 فاریزە 3. تێکڕای نمرەکانی خوێندکارێک. نمرەکانی خوێندکارێک دابەزی واتە کەم 8 فاریزە 9 دابەزی ئەو جا بوو بە 74 ئایا نمرەکانی ئەو خوێندکارەی چەندە ئەگەر بمانەوێت شیکارکەین؟ نە یەکسانە بە ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە. 9 و 3 12 8 و 4 12 یەکیش 13 7 و یەکیش 8 نمرەکەی 83 و 2 لە دەیا بووە دابەزیە 8 و 9 بوویتە 74 بەڵام داوا نەکرابوو بزانم نمرەکەی چەند بووە. پرسیاری ژمارە 8 ژمارەیەک دابەشکراوە بەسەر 2 ژمارەی تەواو 3 بەسەر 4 کە دابەشکراوە ژمارەیەک دابەشکراوە دەکاتە یان کردیە. ناتوانین بڵێن لێرە دابەشکراوە دوایە دەکاتە. ئاخر ئەو هەردووچیان کردارن. ئەگەر کرداری ڕابردووبی دابەشکراوە و کردیە یان دابەش دەکرێ و دەکاتە. نەتوانین بڵێن دابەشکراوە دەکاتە. ئەوە چێ تێدەگا لەو کوردی؟ ژمارەیەک دابەشکراوە بەسەر 2 3 و 4 و بوویتە 5 بەسەر 6. ژمارەیەکە دابەشکراوە بەسەر 2 ژمارەی تەواو 3 بەسەر 4 وە بوویتە 5 بەسەر 6. ئەگەرە من بمەوێ بزانم ئەو ژمارەیە چ ژمارەکە، ئەو دوو کەرتانە لێک دەدەم واتە جارانی یەک دەکەم واتە ژمارەکە دەکاتە. ئەگەر بمەوێ ئەو کەرتەی بکەمە کەرتێکی ئاسایی ئەوە تێکەڵا 4 جاران 2 8 8 و 3 11 11 دابەش 4 جارانی 5 دابەش 6 ئەو جە ئێستا ئەو ژمارە چ بووە؟ ژمارەکە 5 جاران 11 55 بەسەر 24 ئەو ژمارە بووە کە دابەشکرایە بەسەر 2 3 بەسەر 4 بوویتە 5 بەسەر 6. ئەوە بەڵام داوا نەکرابوو. پرسیاری 9 6 ئەوەندەی درێژی نەمامێک دەکاتە 12 مەتر. 6 ئەوەندەی درێژی نەمامێک 6 ئەوەندەی درێژی نەمامێک بە دایدەنێم ئەو جە دەکاتە 12 مەتر. واتە نەمامەکە چەند درێژە هەتا ئەگەر بمەوێ بزانم
نەمامەکە چەند درێژە 12 دابەشی 6 دەکەم نەمامەکە ئەو کات دەزانم نەمامەکە 2 مەتر درێژە. پرسیاری دەقێکی زمانەوانی بۆ هاوکێشەکان بنووسە، نەک بۆ هاوکێشەیەک بنووسە، بۆ ئەو هاوکێشانەی پرسیاری داوە پرسیاری 11. لێرە زۆر ئاسانە، لەبەر چ ئاسانە دەتوانم ئەوەی ڕاستی بی ئەمن سوود وەرگرم لەوانە. دەتوانم هەمیشە بۆ وێنە لێرە دەقەکەی بنووسم وەکو ئەوی وایە بنووسم ژمارەیەک 5 لۆ زیادکەی دەبی بە 7، یان دەتوانم وەکو لێرە نووسرایە 14 بە 12 زیاترە لە ژمارەیەک، لێرەش دەتوانم ئەوها بنووسم کە ژمارەکە چەندە، ژمارەکە 2 بێگومان، چونکە گەر 2 کۆ بکەمەوە لەگەڵ 5 دەبیتە 7. دەتوانم بڵێم 7 بە 5 زیاترە لە ژمارەکە، ئەوەش دەتوانم. کەواتە هەرچ دەقەکەم بووێ لێرانە ئەو دەقانەکە هەنا دەتوان یەکێک لەوانە هەڵبژێری و بنووسی. 7 دەکاتە 56، دەتوانم برێم 7 جاران ژمارەکە دەکاتە 56، 7 کەڕەتی ژمارەکە دەکاتە 56. ئەوە زۆر گرنگ نەبوو. ئێستا پرسیاری 12. تیرەی هەسارەی زوحەل 115,200 کیلۆمەتر دەبی. نزیکەی 9 ئەوەندە گەورەترە لە تیرەی زەوی. هاوکێشەیەک بنووسە ئەو پەیوەندیە بنوێنێ. هاوکێشێک بنووسە ئەو پەیوەندیە بنوێنێ. ئەوە ئەمن ئەگەر هەسارەی زوحەلم هەبی ئەوەش تیرەکەی بی، تیرەکەی 115,200 کیلۆمەتر بی، هەسارەی زەویشم هەبی تیرەکەی نازانم بەڵام دەزانم تیرەی زوحەل 9 ئەوەندە گەورەیە لە تیرەی زەوی. ئەگەر بمەوێ هاوکێشەکەی بنووسم دەنووسم تیرەی زەوی زئ 9 زئ دەکاتە 9 زئ یەکسانە بە 115,200. زۆر ئاسانە ئێستا ئەمن بزانم تیرەی زەوی دەکاتە چەند، واتە ئەو پیتەی دەینم پیتی زئ دەکاتە 115,200 دابەش 9 کە دابەشیان دەکەم تیرەی زەوی کردیا 12,800 کیلۆمەتر نزیکەی 12,800 چونکە ئەو تیرانە 100% نینە. تیرەش دەبی بزانین مانای چییە، ئەوە تیرەیە ئەو هێڵەی کە بە خاڵی ناوەندی بازنەکە دەڕوە. ناتوانم بڵێم ئەوە تیرەیە، ئەوە نابی، دەبی گەورەترین دووریە لە مابەینی خاڵەکان لەسەر چیوەی بازنەکە. ئەوەش تەواو هاوکێشەکە نووسی. پاشان تیرەی زەویش توانیمان ببینینەوە. ئەوەی ڕاستی بین نەنووسرا بوو تیرەی زەوی چەندە، تەنیا هاوکێشەیەک بنووسە. وابزانم ئەگەر وەڵامی زیاتر بنووسین باش نییە، وەکو ئەوی وایە لە پرسیارەکەی تێنەگەیشت بین، بەڵام ئەمن لەبەر هەندێک وەڵامەکەی زیاد دەنووسم نەوەک جارەکی دیکە پرسیارەکە ئەوها بکرێ پاشان بنووسرێ داوا بکرێ هاوکێشەکەش شی کار بکە. پرسیاری 13. ئەم دەقە زمانەوانیە وەرجێڕە بۆ هاوکێشەیەک. وەرجێڕە دەبا لێرەش بێگومان نووسراوە وەرجێڕە بۆ هاوکێشەیەک.
ژمارەیەک دەی لێکەم بکرێتەوە ببێتە 2. ئایا دەبێت ئەو ژمارەیە 12 بێ؟ ئەگەر ژمارەیەکم هەبی ئەو ژمارەکەی دەی لێکم کەمەوە کەمدا دەبیتە 2. ئایا ئەو ژمارە چەندە؟ بێگومان ئەو ژمارە 12ەیە، چونکە 12 ئەگەر ئەمن دەی لێکم کەمەوە دەبیتە 2. 12ەیە. بەڵێ 12ەیە. ئێستا بچمەوە لای پرسیارێک بنووسە بەکارهێنان ڕاستیەکان لە کتێبی زانستەوە. ڕاستی کتێبی زانست خوێندکار بەخۆی هەیتی ئەمن ئەو کتێبەم نەخوێندیتەوە. دەچمە لای پرسیاری 15 واتای ژمارەکان. کەوچک لە ناو ئەو پاکەتانە کە 20 کەوچک بگرێ دەفرۆشێت. بێگومان ئەوەش هەڵەیە دەبا نووسرا بە دەفرۆشرێت، نەک دەفرۆشێت، دەفرۆشرێت، دەفرۆشرێت. ئەوە یان دەفرۆشرێ نەک دەفرۆشێ. کەوچک لە ناو ئەو پاکەتانە دەفرۆشرێ کە 20 کەوچک دەگرن، بەڵام چەقۆ لە ناو ئەو پاکەتانە دەفرۆشرێت کە 32 چەقۆ بگرێ. بچووکترین ژمارە لە هەر یەکە لە پاکەتەکانی کەوچک و چەقۆ چەندە کە دەتەوێت بیانکڕی بۆ ئەوەی ژمارەی کەوچک و چەقۆکانی لات هێندەی یەکتر بن. واتە ئەمن ئەگەر بچم یەک پاکەت چەقۆی بکڕم، یەک پاکەتیش کەوچک بکڕم، واتە ئەمن 20م لە کەوچکەیە، 32م لە چەقۆ هەیە، ئەوە هەمان ژمارە نییە. ئەگەر بچم 2 پاکەت کەوچک بکڕم 40 کەوچکم هەیە و 2 پاکەتیش چەقۆ بکڕم 64م هەیە، دیسان هەمان ژمارە نییە. کەواتە ئەمن چەند پاکەتی بکڕم لە کەوچک و چەند پاکەتی بکڕم لە چەقۆ کە هەمان ژمارە بی. ئەوە هەمووی لەسەر ئەو بابەتەیە. ئەگەر من یەک پاکەت کەوچک بکڕم دەکاتە 20، ئەگەر 2 پاکەتی بکڕم 40، 3 بکڕم 60، 4 بکڕم 80، 5 بکڕم 100، 6 بکڕم 120، 7 بکڕم 140، 8 بکڕم 160. کەنجی 32کە دەبیتە 160. ئەگەر یەکی بکڕم 32، 2 بکڕم 64، 3 96، 4 128. ئەگەر 5 پاکەت چەقۆم کڕی 160 چەقۆم دەست دەکەوی. لێرەش 1 2 3 4 5 6 7 8 دەبێ بکڕم، کەواتە 8 پاکەت لە کەوچک 5 پاکەت لە چەقۆ، ئەو کات لە هەر یەکەیان 160 دانەم هەیە. ژمارەکان وەک یەکن. لێرە مەبەستیان ئەوەیە بچووکترین چەند جارەی هاوبەش لە مابەینی ژمارە 20 و ژمارە 32. هەموو پرسیارەکە لەسەر هەندێ بوو. تەواو بووین. پێداچوونەوە و ئامادەبوون بڕەکە سادە بکە، پاشان بەهاکەی بدۆزەوە بە پێی بەهای گۆڕاو. لێرانە پرسیاری ژمارە 16 5 س و 3 س کەم 15 کە س یەکسانە بە 2. 5 س کۆ 3 س کەم 15. ئەمن سادە دەکەم، واتە ئەو ڕادانەی پێک دەچن کۆیان دەکەمەوە یان لێکیان دەردەکەم. 5 س و 3 س دەکاتە 8 س کەم 15کەوەکی خۆی دێتە خوارێ. ئەوجا 8 جاران س 2، 8 جاران 2 کەم 15کەوەکی خۆی دێتە خوارێ.
پاشان 8 جاران 2 دەکات 16 کەم 15 16 کەم 15 دەکاتە 1. پرسیارەکەی پاشی ئەو دەم کەم 8 کۆ 22 کەم دەکاتە 6. لێرەش هەروە ئەو ڕادانەی بە یەک دەچن کە دەم و 8 سادەیان دەکەم. دا 8 لێ بڕوا دەکاتە 2 کۆی دەکەمەوە لەگەڵ دەینووسمەوە کۆ 22. پاشان 2 جاران 6 چونکە دەکاتە 6 ئەوجە کۆیەکەی وەکو خۆی دەنووسمەوە 22 وەکو خۆی 2 جاران 6 دەکاتە 12 دیسان کۆ 22 وەکو خۆی ئەوجە ئێستا کۆ دەکەمەوە 2 کۆ 2 دەکات 4 1 کۆ 2 دەکاتە 3 بەهایەکە کردیە 34. پرسیاری 18 25 کۆ 22 کەم 13 کە دەکاتە 8. 25 کۆ 22 پیتی کەم 13 پیتی 25ەکەوەکی خۆی دێتە خوارێ کۆیەکەوەکی خۆی 22 13 لێ بڕوا یەکسانە بەنەوە فەکە وەکو خۆی دەنووسرێتەوە 25 دیسان دێتە خوارێ کۆیەکە دێتە خوارێ نوێیەکە دێتە خوارێ جاران دەنووسرێ پاشان پیتی کردیە 8. ئێستا دیسان 25ەکەی دەینمە خوارێ کۆیەکەی دەنووسمەوە 9 جاران 8 دەکاتە 72. ئێستا کۆ دەکەمەوە 5 کۆ 2 دەکاتە 7 2 کۆ 7 دەکاتە 9 بەهایەکە کردیە 97. پرسیاری 19 ئەنجامی دابەشکردنی 4 2 بەسەر 3 دابەشی 1 1 بەسەر 2 ببینەوە. 4 2 بەسەر 3 دابەشی 1 1 بەسەر 2 ئەمن ئەو ژمارە تێکەڵاوەم کردە کەرتەچی ئاسایی کو 3 جاران 4 کەرتی یەکەم 12 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دەبتە 4 بەسەر 3 دابەش 3 ئەوجە دابەشەکەی دەیمە خوارێ 2 جاران 1 2 لەگەڵ 1 دەکاتە 3 بەسەر 2 ئەوجە لە هەنگاوی دووەم 14 بەسەر 3 وەکو خۆی دەنووسمەوە هێمای دابەشکردن دەگۆڕم بۆ هێمای لێکدان کەرتی دووەم 3 بەسەر 2 سەراوژێر دەبیتە 2 بەسەر 3 ئەوجە ئێستا هیچ کورتکردنەوەم نییە ناچارم 4 جارانی 2 بکەم و 3 جارانی 3 بکەم واتە 4 جاران 2 دەکاتە 28 3 جاران 3 دەکاتە 9 ئەوجا ئەگەر بمەوێ هادەی هێڵمەوە ئەگەر نا دابەشی دەکەم 28 دابەش 9 دەکاتە 3 چونکە 3 جاران 9 دەکاتە 27 1 دەمینێتەوە بەسەر 9. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە 5 و 4 بەسەر 5 چەندی زیاترە لە 2 5 بەسەر 6 لێرەوەی ڕاستی بی پێی ناوێ هیچ تەنیا تەماشای هەڵبژاردەکان بکەم دەزانی چونکە 5 ئەگەر هەر بە خۆم 2 لێ کەم کەمەوە چونکە 5 تەواو هەیە 2 تەواویش هەیە دەکاتە 3 بەڵام چونکە کە کردیە 3 بێگومان ئەوە هەر هەڵەیە هەفتیتەوە ئەوەش هەر هەڵەیە هەشتیتەوە ئێستا مایتەوە لەسەر ئەو 3 یان ئەو 2 کو دەزانم کامەی ڕاستە ئەوەی ڕاستی بی چونکە 5 بەسەر 6 گەورەترە لە 4 بەسەر 5 کەواتە 3 تەواو نامینێتەوە 2 شتێک دەمینێتەوە کەواتە هەر دەبی ئەوە ڕاست بی بەڵام ئەگەر بمەوێت بە خۆمشی تەڵەکەی بکەم ئەوە بە خۆم لێرە دروستی دەکەم دیسان
ئەو جۆرە کەرتە تێکەڵاوی دەکەمە کەرتی ئاسایی 5,000 5 25 کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 29 دابش 5 کەمەکە دێتە خوارێ 2 6 یان 6 2 12 12 و 5 17 دابش 6 ئێستا ژێرەکانیان زۆر جیاوازە هەردوو ژێرەکەی دەبی بکەمە ژمارەیەک ژمارە 30 هەڵدەبژێرم کەواتە هەتا چونکە 30 دابش دەکرێت بەسەر 5 و بەسەر 6 کەواتە سەرە و ژێرەی کەرتەکان کەرتی یەکەم جارانی 6 دەکەم سەرە و ژێرە 5,6 کەمەکە دێتە خوارێ کەرتی دووەمیش سەرە و ژێرەی جارانی 5 دەکەم هەتا ژێرەکان هەردووچیان ببنە 30 ئێستا ژێرەکان بوونە 30 سەرەکان 6 جاران 29 6 جاران 9 54 30 لە خوارێ 54 6 جاران 2 12 12 و 5 17 کەمەکە دێتە خوارێ 5 جاران 7 5 جاران 7 35 5 جاران 1 5 و 3 8 ئێستا 174 85 لێ بڕوە چەندە بینێتەوە 4 5 لێ بڕوە نابی 4 5 لێ بڕوە دەکاتە 9 ئەوجە هەفتەکە بووە 6 16 هەشتی لێ بڕوە دەکاتە 8 ئێستا من ئەگەر تەمەشاکەم 89 ئەگەر بهات بە 90 بە 90 دابەشی 30 کردووە دەیکرد 3 تەواو تۆزێک شتێکی زۆر کەمی کەمترە لە 90 کەواتە ناکاتە 3 تەواو دەکاتە 2 89 ئەگەرە من دابەشی 30 بکەم دەکاتە دەبی بکاتە 2 تەواو چەندە بینێتەوە 2 جاران 30 دەکاتە 60 89 60 لێ بڕوە 29 بەسەر 30 دەمینێتەوە بەڵام بێ ئەوەی ئەو هەموو شتانە بکەم دەبا بمزانی بە کە ئەو ژمارەیە ڕاستە خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی ئەوانەیە هاتاوانەی داهاتوو هەر بژی